ئابووری ئێران تووشی قەیرانی کاتی یان بەرەو تێکشکانێکی گشتی سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. گرانی لە ئاستێکدا کە بە پێی هەندێک لە پسپۆران لە مێژووی هاوچەرخی ئێراندا نەبینراوە، ئاستی بێئیشی کە بە پێی سەرچاوە جۆرا و جۆرەکانەوە لە نێوان 23 تا 40% و داخرانی کارگەکان و نەدانی موچەی کرێکاران بە مانگ و تانەت ساڵ و کێشەی هەژاری ژمارەیەک نادیار لە هاوڵاتیانی ئێرانی کە لە دەرەنجامی ئەم قەیرانانە گەشتۆتە ئاستێکی ترسناک، ئاماژەیەکە بە قەیرانی ئابووری ئێستای ئێران. ئابووری ئێران دەتوانێت لەم قەیرانە دەرباز بێت یان دەبێت چاوەڕوانی داڕمان بکەین. ئازیزان، بۆ باسرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە میوانداری بەڕێز دکتۆر موعتەسەم تاتایی ئابووریناس و مامۆستای ئابووری لە زانکۆ لە شای لەندەن دەکەین. دکتۆر موعتەسەم بەخێر بێ بەرنامەی ڕۆژەف. زۆر سپاس. دکتۆر موعتەسەم، بۆ دەستپێک بەڕای ئێوە وەک لە دەستپێکە ئاماژەم پێدا، ئەمە ئاماژەیەکە بە داڕمان یان تەنیا قەیرانێکی کاتیە؟ بێگومان ناکرێ بێژین ئەمە قەیرانێکی کاتیە، بەهۆی ئەوەی کە ئەگەر تمشای فاکتۆرهایەکی تایبەتی بکەین کە ئێوەش تا ڕادەیەک ئشارەتان پێکرد، ئەم فاکتۆرانە بە ئێماڵێت کە مشکڵی اقتصادی ئێران بە شوێنێکی زۆر مەترسیدار گەیشتە و ئەم قەیرانە ناتوانێت بەم شێوە قەیرانێکی کاتی بێ و ئەمە بەنظرەگات کە ئیدامەی هەیە، بەنظرەگا کە پێویستی بە ڕێگەچارەیەکی زۆر ئەساسی هەیە. ئەگەر ئەم ڕێگەچارە ئەساسیە کاکرێ دواتر قسەی لەسەر بکەین نەدۆزرێتەوە، ئەم ئابووریە بەرەو داڕوخانێکی زۆر تایبەتی ئەڕوا و ئەگەر ئەمە ئەم شەوەی بەداخەوە پەیوەندیمان لەگەڵ دکتۆر موعتەسەم بچرا، هاوکارانم هەوڵ دەدەنەوە دووبارە پەیوەندی پێوە بکەن، بەڵام هەندێک لە چاودێران قسەی ئەوە دەکەن کە ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو ئابووریە دەستوریە کە لە ناوەندەوە دابین دەکرێت بۆ ئێران بەگشتی. هەندێکیش دەڵێن کە نا، ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوە کە بەرامبەری و عەداڵەت لە سیستمی ئابووری ئێراندا نییە. لەگەڵ ئەوە کێشەی گەندەڵی یەک لەو کێشانەیە کە بە پێی پسپۆران بووەتە هۆی قوڵتربوونی کێشەکە لە بواری ئابووری ئێراندا. دەکوترێ ئێران لەم چەند ساڵەدا لە ڕێی فرۆشتنی نەوتەوە پارەیەکی زۆری هەبووە، بەڵام نەیتوانیوە ئەو پارە زۆرە بەو شێوە کە پێویستە بیکاتە ژێرخانەکانەوە بۆ بەهێزکردنی ئابووری ئێران. لە بەرامبەردا ئەو ڕخنە دەگیرێت کە ئەو گەماڕوانەی کە ئەمریکا و وڵاتانی زلهێز خشیان سەر ئێران بە هۆکاری جۆرا و جۆری سیاسیەوە بووەتە دروستکردنی کێشە و ئەمەش دەتوانێت کێشەکە زۆر قوڵ کاتەوە. بەڵام دەزانین کە ڕێبەرانی ئێران لەوانە عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی لە بابەتی گەماڕەکاندا دەڵێت کە ئێران توانایی بەرەنگاربوونەوەی ئەو کێشە ئەتوانێت بەرەنگاری ئەو کێشانە بێت. پێم وایە دکتۆر موعتەسەم وەرگرت. دکتۆر موعتەسەم یان فەرموو. بەڵێ زۆر چاکە، هیوادارم کێشەکە چارەسەر بوو بێ. دکتۆر خەریکی ئاماژتان بۆوادا ئەگەر بکرێت با بڵێن من باسی ئەوم کرد کە هەندێک خاڵ هەن وەک سەرچاوی کێشەکان، بەڕێز دەگەگەرێت بێت ئاماژە بدەیت بەو خاڵانە، خاڵە سەرەکیەکانی دروستبوونی ئەو ڕەوشە لە ئابووری ئێراندا چین؟ ئابووری ئێران بەر لەوەی کە ئەم ترامپ ئەم تەسمیمە بگرێەوە لە بەرجام بێتە دەرەوە، ئابووری ئێران خۆی مشکلاتێکی زۆر جددی لەگەڵ خۆیان هەبوو و مشکلاتانە دیارە ئەگرێ قسە لەسەر بکەین مشکلاتێکی کۆنە کە ئەم ئابووریە لەگەڵ خۆیان کێشی کردە هەتاکو ئێستایش هاتووە. منتها وەختێکە کە ترامپ ئەم تەسمیمەی گرت کە لە بەرجام بێتە دەرەوە،
ئەمە ئەوەی تر وەزیەتی ئابووری ئێرانی بەرەو خراپی بردا لەواقعکرێ بێژین وەزیەتەکە وای لەهاتەکە ئێمە بەرەو سەرنوێشتێکی نامعلوم هەم لەباری سیاسیەوە بە هەم لەباری ئابووریەوە لە ڕابردە لەگەڵ ئێرانە ئاڕۆین و ئەم سەرنوێشتە نامعلومە بووەتە هۆی ئەوەی کە ئەو فاکتۆرە ئەساسیانەی کە لە اقتصادی هەر وڵاتێکە تاثیراتی گەورەیان هەیە ئەو فاکتۆرە ئەساسیانە تووشی مشکلاتی زۆر جدی ببن ئێوە ئشارەتان مەسەلەی گرانی کرد ئشارەتان مەسەلەی بێکاری کرد وەختە هەروە بێتەوە شارە بە شتای تریژ ئەکریە بکەین ئەگەر بچینە سەر ئەم فاکتۆرانەوە قسە لەسەر ئەم فاکتۆرانە بکەین وەزعیەتەکە بەڕاستی وەزیەتێکی زۆر زۆر نالەبارە و ئیمکانی ئەوەی کە ئەمان بتوانن لە شرایەتی ئێستا ڕێگایەکی بۆ بدۆزن زۆر زۆر سەختە شتەکە زۆر زۆر بەرەو خراپی ڕۆیشتووە چەند ئەمانە دەگەڕێتەوە بۆ ئەو شێوازە بەڕێوەبردننی ئابووری لە ئێران دکتۆر واتە ئەو شتێکی پێ دەکوتێ اقتصادی دەستوری بەڵای بەڕێزت وەک ئابووری ناسێک چەند کێشەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە لە سەرەتاوە پێش گەمارۆکان اقتصادی ئێران هەمیشە ئەتوانم بێژم لە زەرفی لە 40 ساڵی ڕابردووە حدودەن ئەساسەن لەو کاتەوە کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار هەتاکو ئێستا یەکێ لە مشکلاتی ئەساسیەکەی ئەو بووە کە ئەم اقتصادە بباشی سازمان نەدراوە ئەکرێ لەسەر دەلایلەکە ئێستا قسە بکەین کە بۆچی ئەم اقتصادە سازمان بە مشکلە سازمان نەدراوە منتها ئەم سازمان نەدانی اقتصاد بە شێوەی دروستی خۆی هەمیشە دەلایم اقتصاددانان کە ئشاریان بە وەزیەتی اقتصادی ئێران کردە وەکو یەکێ لە خاڵە سەرەکیەکانیش شاریان پێکردە کە ئەمە تاسیرێکی یەکجار زۆر گەورەی بۆ لەوەی کە ئابووری ئێران هەمیشە تووشی مشکلاتی جدی بێ هەمیشە لەگەڵ خۆیان مشکلاتی جدی بکێشێ و ئەکرێ بێژین ئەلئانیش وەختێک ئەلئان وەزیەتەکە ئاوای لێهاتە وەشتەکان زۆر بەرەو خراپی ڕۆیشتوون ئێمە بینین کە ئەم فاکتۆرە یعنی ئەمەی کە نەیانتوانیوە اقتصادی ئێران بە شێوەیەکی دروست سازماندەهی بکەن ئەمە ئەلئانەکە ئەبینین کە تاسیراتە مخەربەکەی چۆن لەسەر اقتصادی ئێران داناوە دکتۆر ماتەسەم چەند ئەمە پەیوەندی هەیە بە نەوتیبوونی ئابووری ئێران دەکوترێت کە زیاتر لە 80% دەرامەد و داهاتی ئێران دەگەڕێتەوە بۆ فرۆشتنی نەوت هەر بۆیەش ئەو نیگەرانی دروست بۆ بەرپرسانی هەروەها خەڵکی ئێرانی کە لەگەڵ دەستپێکی گەمارۆخستنە سەر نەوتی ئێرانی لە مانگی داهاتووی زاینیدا ئیتر ئێران تووشی با بڵێن قەیرانێکی بە چەند کات گرانتر و قورسە لەوەی ئەبێ کە ئایسە تووشی بووە چەندەوە بۆ دەگەڕێنەوە ئایا هەموو ئەو وڵاتانەی کە ئابووریان نەوتیە تووشی ئەم کێشەن یامە ناتوانێت هۆکاری سەرەکی بێت بەحسەکە سەرەوەیە کە ئەم ئامارێک ئەو خۆتان شارتان پێکرد مەسەلەی 80% ئەمە ئامارێکی دروستە ئەگەر تمشای ئەم ئامارە بکەین کە لەم مۆردۆ بڵاو کراوەتەوە لە تەریقی وۆڵد بانکۆ لە تەریقی IMF ئەمە دروستە کە دەرامەدی دەوڵەتی ئێران لە نەوت تۆ عبارەتە لە شتێکی وەکو 80%. نەوت لە واقع زەخیرەیەکی گەورەی ژێرزەویە ئەکرێت بە درستی استفادەی لێ بکەی ئەکرێت زۆر بە خراپیش استفادەی لێ بکەی بەڕاستی ئەگەر ئێمە تمشای مەسەڵەن وڵاتێکی وەکو نۆروێژ بکەین ئەوان بە شێوەیەکی تر هەڵسوکەوتەکەن لەگەڵ ئەم منبع ژێرزەویە کە هەیەە منتها ئەوەی کە لە ئێرانە قەوماوە بە هیچ عنوان ئەو شێوە نییە کە نۆروێژەکان کردویانە ئەویش ئەوەیە کە اقتصادی ئێران اقتصادێکە کە وابەستگیەکی یەکجار زۆر گەورەی هەیە بە هەڵسوکەوتی نەوت یعنی ئەگەر نەوت قیمەتەکەی چووە سەرۆ ئەتوانێت تاسیری زۆر مثبەتی بێت لەسەر اقتصادی ئێران قیمەتەکەی چووە خوارەوە ئەتوانێت تاسیری زۆر منفی بێت لە اقتصادی ئێران و لە واقع ئەکرێ ئەمە بێژین کە ئێران هەوڵی نەداوە لەم ئیمکانە کە بوویەتی استفادەی دروست بکە بۆ ئەوەی کە اقتصادەکەی بە شێوەیەک سازمان بات کە بەم ئەندازە متأثر بێ لە مەسەلەی نەوت منتها بەداخەوە ئەمەیان نەکردووە وەلئانی شەرۆکویەوە شارتان پێکرد ئێمە بەرەو 4 نۆڤەمبر ئەڕۆین 4 نۆڤەمبریش
گەمارەکانە شتە سەر مەسەلەی نەوت ئەم گەمارانە کە چۆتە سەر مەسەلەی نەوت الان لە حاڵی حازرە ئەم دەقیقەی مەقساکەین ئێران لە ماوەی ڕابردنی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە توانی بووی هەمیسان میزانی تۆلیدی نەوتی خۆی بگەێنێتەوە بە 2,500,000 بۆشکە لە ڕۆژە منتا ئەلانەکە ئەم 2,500,000 بۆشکە بە پێی ئاخرین ئامارێکە وجودی هەیە ئەلان هاتەتە خوارەوە و زۆر کەس قساکەن لە شتێک لە حدودی بینی 600,000 بۆشکە تا 800,000 بۆشکە زۆر کەس نظریان وایە کە تا نەوتی ئێران تەولیدەکەی ئەو ڕۆکانێ لە حدودی 2 ملیۆن بۆشکە لە ڕۆژە دابەزیوە ئەمە مانوێ نەمانوێت لەسەر اقتصادی ئێران تاسیراتێکی یەکجار مخربی هەیە ئەگەر ئەم فاکتۆرە کە چواری نوامبر ئەساسەن هینەکەی دەست پێیەکە لەواقع گەماراوکە لەوەوە دەست پێیەکە بیخینە سەر فاکتۆرەکانی تر بیخینە سەر فاکتۆری تەوەڕۆم بیخینە سەر فاکتۆری بێکاری بیخینە سەر باقی فاکتۆر ئەساسیەکانی اقتصاد ئێمە بینین کە ئێران تووشی مشکلاتێکی زۆر جددیە و ئەمە بەحسەکە ئەوەیە کە ئایا چۆن توانێت لەمە بێتە دەرەوە ئەمە خۆی پرسیارێکی گەورەیە دینە سەرەوە دکتۆر معتەسەم کە ئێران چی پێ دەکرێت بۆ ئەوە کە لەم ڕەوشەدا با بڵین بە شێوازی بەرەنگاری بکە کە نە ئابوووریەکەی بەکشی تێک بچێت نە لە بواری سیاسی توش کێشە بێ ئەسان ڕێگەی وا هەیە یانە بەڵام پێشەوە دکتۆر ئەی جگە لە فاکتەرینەوە ئەو فاکتین تر کە لە باسەکەی ئێوەشتا بوواتە مەسەلەن فاکتەری گەندەڵی یا ئەو شێوازی دابشکردنی داهات لە ناو کۆمەڵگادا وەک دەڵێن ئێران 30% بودجەی سەراسەری ساڵانەی خۆی تەرخان دەکات بۆ ڕێکخراوە ئاینیەکان ئەم شێوازە هەڵسو کەوتە چەند تەئسیری بووە لەو گرفتانە کە ئیمڕۆ بینین لە فاکتۆری وەختێکە قسە لەسەر اقتصادی ئێرانەکەین واقعان ئەکرێت لەسەر ئەو مشکلاتە ئەساسیانی کە لەم اقتصادا وجودی هەیە لەسەر دانەدانەی بە تەروتەسەری قسە بکەین منتەها ئەوجەیە کە گەرێت سەر ئەم پرسیارێکەوە مەترحتان کرد ئێمە ئەباتۆ بۆ نوکتەیەکە لە اقتصادا ئێمە ناوی ئەبین بە ناوی مەسەلەی ڕاندخاری اقتصادی ئێران بەهۆی ئەوە کە یەک بازیکونی ئەسڵی هەیە لەواقع ئۆرگانیزیشنێک هەیە مؤسسەیەک هەیە کە ئەم مؤسسە چەپۆرتی گرتە بەسەر اقتصادی ئێرانە و هەموو شتێکی لە خزمەتی خۆیان داناوە ئەم ئۆرگانیزیشنەکە ئەم کاری کردووە سپای پاسدارانی ئێرانە و سپای پاسدارانی ئێران ئەمەڵکردە اقتصادیەکانی لە ماوەی ئەکرێ بێژی 30 ساڵی ڕابردووە شرایەتێکی فراهم کردە لە اقتصادی ئێرانە کە هەر ڕۆژە کە هاتە مەسەلەی ڕاندخاری لەم اقتصادا گەورەتر و گەورەترەوە بوو یەکێ لە ئەساسی ترین و مهمترین مشکلاتی اقتصادی ئێران مەسەلەی ڕاندخاریە و اقتصادێکە ڕاندخاری ئەبێ بە ئەساسی اقتصادەکە ئەم اقتصادە بە هیچ عنوان ناتوانێت لە ئەو پتانسیالانی کە هەیەی ئیسفادەی دروست بکە و بتوانێت ئەم اقتصادە بەو شێوە سازمان بات کە ئەو پتانسیالانە بکەونە گڕۆ زۆرتر شتەکان ئەکاتە خزمەتی ئەوەوە کە ئەم ڕاندخاریە تەقویەت بکرێت و اقتصادێکی ڕاندخار کە ئەتوانین بێژن ئەمە گەورەترین مؤزلی اقتصادی ئێرانە ناتوانێت لەگەڵ ئەو مشکلاتە ئەساسیانەی کە اقتصادەکە لەگەڵی ڕوبەڕوە بتوانێت لەگەڵی ڕوبەڕوە بێت. دکتۆر معتەسەم بابەتێکەیە کە هەندێک لە ئابوورناسان ڕەنگاوانەی کە چەپن یا بە چەپ دەناسرێن دەڵێن کە کێشەکە دەگەڕێتەوە بۆ بابەتی با بڵێن عەداڵەتی ئیجتیماعی ئەوەی کە بە شێوازێک دەسەڵات دەستێوەردانی لە ئابووریدا بێ نێڵێت کۆمپانیەکان و بەگشتی ئابووری سەرئاوەڵا بتوانێت ببێتە هۆی دەوڵەمەندبوونی لایەنێکی کەم و هەژاربوونی لایەنێکی زۆر لەلانی بەرامبەردا ئابوورناسانی لیبرال و ڕاست دەڵێن کە کێشەکە ئەوەیە کە ئابووریەکە کامەڵەن دەستوریە و بەگشتی لە خەڵک لە دەستی بازار و خەڵکاتە دەرەوە ئێوە لەگەڵ کام لەم با بڵێن بۆ چوونەندان ڕاستەکەتان گەڕە کە ئەمە ئەم بەحسا گەر بتێ بیکەیتەوە ئەم بەحسا ئێمە با بۆ لای ئەوەی کە بۆ وڵاتێکی وەکو ئێران بە خصوصیاتی اقتصادی ئێران و کام مودلی اقتصادی مناسبە و مثلا فەرزکەین
ئەوانەی وە چەپن دێنە زاویەکی چەپ و انتقاد لە وەزعی اقتصادی ئێرانەکەن ئەوانەی کە هەروەکو خۆتان شارتان پێکرد لیبراڵن دێن لە زاویەکی مەسەن لیبرالی و تمشای مەسەلەی اقتصادی ئێرانەکەن من لام وایە ڕاستەکەتان گەرەکە هیچ کام لەم دوو مدلە بە تەوری واقعی ناتوانێت مشکلاتی اقتصادی ئێران حەلکات مثلا بۆ نمونە ئەگەر قسەی لیبراڵەکان قبول بکەین و ئێمە بمانەوێت کە بێژین لە ئێرانە اقتصادێکدا ئامزرێنین کە اقتصادەکە ئەساسەن بەرەساسی اقتصادی بازار و ئەمریکا مەشهورە بە ناوی مارکت ئەکۆنۆمی ئەمە بێ بە بناغەی مەسەلەن پێشچوونی اقتصادی ئێران من لەو باوەڕەم کە ئەمە ناتوانێت زۆر چارەسەر بێ لەلایەکی تریشۆ ئەو شتێکی ئەو خۆتان ناوتان نا اقتصادی دەستوری ئەوەش ناتوانێت زۆر چارەسەر بێ من زۆرتر بۆ ئەوەی کە لە اقتصادی ئێرانە پێشڕەفتێک حاصل بێ ئەگەر قسە لەسەر مدلی اقتصادی بکەین من پێم وایە بێ مدلێکی لە ناوەڕاستە یعنی هەم لە تەقویە هەم لە واقع تەقویەتی بەشی دەوڵەتی هەم لە تەقویەتی بەشی خصوصی شتێکی میکس شتێکی تێکڵاو لەم دوانە ئەگەر دروست بکرێ من لەم وایە ئەتوانێت زۆر مفید بێ بۆ اقتصادی ئێران لەلایەکۆ تۆتوانی مەسەلەن فەرزکەین بە تەکیەکردن لەسەر اقتصادی دەوڵەتی یا هەر شتێکی باستان کە اقتصادی دەستوری بتوانی ژێرخانێکی ئابووری ڕێکوپێک بۆ اقتصادی ئێران دروستکەی لەلایەکی تریشۆ ئەمەی کە ناونرا مەسەلەن فەرزکەین اقتصادێکە کە لیبراڵەکان بەخەرە پێڕینیەکەن پشتیوانی لێەکەن ئەتوانی تەقویەتی بازار بکەیت ئەگەر ئەم دوانە پێکەوە میکسکەی ئەگەر شتێکی لەم نەو ئەبەوجود بێری ئەتوانێت بە نظری من اقتصادی ئێران بخات و گەرگەشەوە و ئەم فاصلەی کەرانەکەی و خۆتان بەزم شارتان پێکرد مەسەلەن بۆ نمونە فاصلەی فەقیر و دەوڵەمەند ئەمە بە دەرەجەیە کەم بکاتەوە و بتوانێت لەو پتانسیێلانێکی اقتصادی ئێران هەیەی ئەو پتانسیێلان بخاتە کار. دکتۆر معتەسەم بەنسبەتی ئەوەی کە دەکوترێن نەقدینەگی قسەیەک ئەوەیە کە یەکێ لە بڵین گرفتە گەورەکانی ئابووری ئێران ئەوەیە کە پوڵێکی زۆر لە بازاردایە لە حاڵێکدا ئەو پشتوانە کە دەبێبی بێ لە بانکی ناوەندیدا نیەتی بەڕای ئێوە ئەمە چەند کێشەی لە ئابووری ئێراندا ئەو نەقدینەگی زۆرە کە دەتوانێت بێتەوەی ئەوە با بڵین پوڵ بە شێوازێکی سیر بێ ئەرزش بووە. ئەرز بکەم ئەمە ئەوەی کە ئامار هەیە لەسەر مەسەلەی نەقدینەگی لە واقع لە ئابووری ئێرانە ئەم ئامارە نیشانی ئەدا کە ئەم نەقدینەگیە هەتا هاتە گەورەترەوە بووەوە وەختێک کە نەقدینەگی لە اقتصادی وڵاتێکە ڕەبتێکی دروست پێیان ناکە لەگەڵ بەرهەمهێنان لەو اقتصادا لە واقع میزانی پوڵێکە ڕژاوەتە ناو بازار هەماهەنگی نیە لە میزانی کالا و تەولیدێک کە ڕژاتە ناو بازار ئەمە لە نهایەتی خۆیان ئیمکانەن لە کۆتا مدەتە نا متا لە میان مدەت تو درێژ مدەتە ئەتوانێت تەسیرێکی یەکجار زۆر گەورەی ببێت لەسەر مەسەلەی تەوەڕۆ و ئێمە ئەو ڕۆکانێک کە وەختێکە چیمشای جامعی ئێرانەکەین و توشای ئەم وەزیەتاکەین کە بەسەر تەوەڕۆمی ئێرانە هاتە جیا لەوەی کە بەشێ لە ئەم تەوەڕمە ئەساسەن لە نابەسامانی سیاسی کەلعانەکە بە وجود هاتە و هاتنە خوارەوەی قیمەتی پوڵی ئێران تاسیرێکی زۆر گەورەی بووە لەسەر مەسەلەی تەوەڕۆم ئەمە بەشێکی تری ئەم تەوەڕمە ئەساسەن ئەگەڕێتەوە بۆ ئەم میزانی نەقدینەگیەی کە ئەو ڕۆکانە لە اقتصادی ئێرانە وجودی هەیە یا ئەم نەقدینەگیە زۆر گستەریشی پیا کردە وا بەپێی تەواوی تێۆریەکانی اقتصاد وەختێکە نەقدینەگی ئەگاتە ئەم حەدە بەبێ ئەملا ئەولا تاسیری یەکجار زۆر مخرب دانێ لەسەر مەسەلەی تەوەڕۆ. ئەی لەم کاتەدا دکتۆر ئەو سیاستانە کە یان وەک سیاسەتی یارانەواتە یارمەتیدان بەوانەی کە هەژارترن پەیڕەوی دەکات ئەمە چەند دەتوانێت گرفت دروستکە لە درێژخایاندا بۆ ئابوووریەکە ئەگەر چی دوا دەنوێنێت کە لە کورتخایاندا لانیکەم یارمەتیەک دەدا بەوانەی کە هەژارن لە کۆمەڵگادا. ئەرز بکەم ئەم مەسەلەی کە مەسەلەی یارانەیە ڕاستکەتان گەرەکە ئەمە هەمیشە بازم زۆر ئەکرێت بەحسی لەسەر بکرێ ئەساسەن لەکوێ هات وایەوە تاسیراتەکەی چی بوو یا ئەو ڕۆکانە تاسیراتەکەی چییە ئەم جۆرە شتانە حقەتەکتان گەرەکە بەپێی ئەوەی کە ئەم تەوەڕمە لە
ئێرانە یەکجار زۆر چوەتە سەرۆ ئەم ئەندازە لە پوڵێکە کە بە شکلی یارانە ئەدرێ بە خەڵک ئەمە ڕاستەکەتان گەرەکە ناتوانێت زۆر یارمەتی دەری اقتصادی ئێران بێ وەکەی ئەوەیە کە وەختە تەوەڕم بەم شکلا ئەچێتە سەرەوە چوەتە سەرۆ ئەمە قودرەتی خەریدی خەڵکی یەکجار زۆر هاوڵێتە خوارەوە و لە نەتیجا ئەمە ئەگەر بتوانین مەسەن بێژین یارانە ئەتوانێت لەوەی کە چرخی تەولیدی ئێران مقدارێ کۆمەکی پێ بکە و ئەم چرخی تەولیدە بتوانێت باشتر بچێنی باشتر بچرخێ ئەمە ڕاستەکەتان گەرەکە لەوانەیە لە مەسەن 3 ساڵی مەسەن 3 ساڵەوە پێشەوە وا بوایە منتها ئەو ڕۆکانێ بەهۆی ئەم تۆڕمەیە جار زۆرە ئەم ڕاستەکەتان گەرەکە ئەم نەقشەی نییە و نکتەیەکی تر کە هەیە مربوطێت و مەسلەی ینی ڕەت پیاکە و مەسلەی ئەم یارانانە ئەوش ئەوەیە کە ئەم یارانانەی کەلانەکە بلەخرە دابین کراوە ئەمە خۆی بەشێک لە ئەو ئیمکاناتی کە دەوڵەتی ئێران لە اختیاریا هەیە ئەمە جەزبەکە بەخۆیەوە لە نەتیجا ئەو ئیمکانە بۆ دەوڵەت کەمە کاتۆ کە بتوانێت مەسەڵەن فەرزین لە پوڵێکە هەیەتی بتوانێت سەرمایە گوزاری دروست بکات لە اقتصادا ئەمە خۆی جێگای بەحسە ئەکرێ زۆرتر بکرێتەوە وەلێ تاوجێکا گەڕێتەوە سەر خەڵک و تاسیراتەکەی ئەمە چۆن بتوانێت ئەمە بگەڕێتەوە بۆ اقتصاد ئەمە بەپڕوای من ئەو ڕۆکانە بکەی ئەم تەوەڕمە گەورە ئەم رابطە وجودی نیە. دکتۆر ماتسەم چینە سەر باسی ڕێگەچارەکانی ئێران ڕوانی ڕێبرانی ئێران و لەوانە عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی بابەتی گەمارۆکان و توانای ئێران بۆ بەرەنگاری سەرکەوتوانەی ئەم گەمارۆیانە ئەن پرسیار دروست دەکات کە کۆماری ئیسلامی چەند بە شێوازێکی لۆجیک دەڕوانێتە ئەم بابەتە خامنەی دەڵێت لطف الهی به حول قوه الهی تحریم رو شکست میدیم بە سۆزی خدا و بە ئیرادەی پەروەردەگار ئێمە شکست بە گەمارۆکان دێنین و شکستی گەمارۆکان دەبێتە هۆی شکستی ئەمریکا و بەهۆی ئەم شکستەشەوە ئەمریکا زلێکی توند لە گەلی ئێران دەخوات بر طبق میل دشمن ئەمەی کە بە پێحەزی دوژمن ئێمە بانگەشە بووە ئەوە بکەین کە هیچ چارەیەکمان جگە لە پەنابردن بۆ دوژمنان نییە ئەمە گەورەترین خیانەتە بەرامبەر بە میلەتەکەمان ئالبەت ئەمە ڕوونادات بە ئیرادەی پەروەردگار و بە پشتیوانی ئێوە من تاما بێتم و تا بتوانم ناهێڵم ئەمە لە وڵاتەکەماندا ڕوو بدات. دکتۆر معتەسەم ئاگامان لێ کە خامنەی دەڵێت ئێران با بڵین دەتوانێت لەبارەن گەمارۆکاندا خۆی بپارێزێت و لە کۆتاییداەوە ئەمریکای شکەسەهێنێ چەند ئەو لێکدوانە لە بواری ئابووریەوە گونجاوە؟ ڕاستەکەتان گەرەکە ئەمە زۆرتر تەبلیغاتێکە کە ڕاهبەری ئێران ئەیکات و ئەتمینانێکی بە بڕوای من ئەتمینانێکی بێ پشتوانەیە کە خەریکەیدا بە خەڵک کە بە خەڵک بڵێ کە ئەمان ئەو تواناییان هەیە کە لە مقابلی ئەم وەزعیەتە نالەبارە کە بۆ اقتصاد ئێران هاتە بەرەوە بتوانن حاڵ ڕێگە چارەیەک بدۆزن. ئەم شتێکە لێرانە هاتە بەرەوە بە بڕوای من ئێمە گەیشتینێتە حەدێک کەیتر ڕێگە چارەکان ڕاستەکەتان گەرەکە ڕێگە چارەی ئابووری نییە. یعنی تۆ ئێستا مەسەن لە اقتصادی ئێرانە گەورەترین اقتصاد دانیش بێری کە بتوانێت یارمەتی دەوڵەتی ئێران با یارمەتی ڕاهبەرانی ئێران با کە ڕێگە چارەیەک بۆ ئەم ئابووریە بدۆزنەوە ڕێگە چارەکان لە چوارچەوەی اقتصادا ئیتر نەماوە. یعنی ئەم اقتصادە ناتوانێت ڕێگە چارەیەکی اقتصادی ببێ مەسەڵەن فەرزکەین بێن بێژن ئاواکەین لە تەوەڕۆم ئاواکەین لە بێکاری ئاواکەین لە سەرمایەگوزاری ئەماکەین ئەواکەین. شتەکە جێگۆڕکەی پێکراوە ئەو ڕۆکانێ تۆ ناتوانانی لە اقتصادی ئێران سەر لە نوێ سازمان بیت بۆ بەبێ ئەوەی کە مشکڵی سیاسیەکە حەلکەین. یعنی تەواوی گرێکان تەواوی مشکلاتی اقتصادی ئێران بەسراوە تۆ بە ڕێگە حەلی سیاسی ئەم مشکڵی کە ئێران ئانەکە هەیەتی. ئەو ڕێگە حەلی سیاسیەکە چیە دکتۆر؟ ڕێگە حەلی سیاسیەکە چییە؟ ڕێگە حەلی سیاسیەکە ئەوەیە کە ئێران ئەم مشکلاتانی خۆی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ غەربا حەل بکات. تۆجۆکەین ئەگەر ئەمان مەسەڵەن فەرزکەین ئێران ئەمریکا هاتە لێرە وەختێک کە وەزیری ئەموری خارجی ئەمریکا هات 12 بەندی وەکو خاڵ هەیە کە وەکو داخوازی هەیەکە کە مەچەحی کردە لە رابطە لەگەڵ
هەڵسوکەوتی ئێران لە منتەقەکە وتوێتی ئەمانە خاڵهایەکن ئێران دەبێت جێبەجێ بکە و هەروەها ئێران دەبێت قبولی بکە کە واز لە دروستکردنی ئەمریکا بلەخەرە مەسەلەی چەکی ئەتۆمی مەشهورە واز لەمە بێنێ و ئێران واز لەوە بێرێت کە لەم مسابقەی تەسلیحاتیە کە دروستی کردە لە خاوەرمیانە لە رابطە لەگەڵ دروستکردنی موشکهای باڵستیکە و ئەم جۆرە شتانە ئەگەر واز لەمانە بێرێ ئەگەر هەوڵەکەی ئەوە بێ کە لەگەڵ لەسەر ئەم خاڵانەی کە ئەمریکا دیاری کردە بە تەوافق بکە لەگەڵ ئەمریکا ئەگەر مشکلاتە ئەتۆمیەکەی حەلکە ئەگەر واز بێرێ لەوەی کە لەم ئەساسەن دەخاڵەتی کە لەعانەکە ئێران ئەیکا لە مەجموعەی وڵاتی خاوەرمیانە وەکو عێراق، لوبنان، سووریا، یەمەن لەمانە واز بێرێ ئەمە ئەتوانێت ئەگەر ئێران ئەم دریا بکاتەوە ئەتوانێت ئەم مشکلاتە سیاسی کە ئەم هەیەی لەگەڵ غەرباوە بە تایبەت لەگەڵ ئەمریکا ئەم مشکلاتە سیاسی بە دەرەجێ ڕێگە حەلێکی بۆ پیا بکرێت و دوای ئەوە وردە ئەکرێت لەسەر ئەوە قسە بکرێت کە چۆن ئەتوانێت ئێران لەم مشکلاتە اقتصادیەکە هەیەتی تێبێنی لە خەرە دەست و پەنجەی لەگەڵان نەرم بکە ئەو ڕۆکانێ هیچ ڕێگە حەلێکی اقتصادی وجودی نییە تۆ مەسەڵەن فەرزکەن اقتصادی ئێران ئەلعانەکە تەوەڕمێکی یەکجار زۆر گەورەی هەیە بێکاریەکی یەکجار زۆر گەورەی هەیە ئەم دوو فاکتۆرە وەختێکە پێکەوە چوونەتە سەرۆ لە اقتصادا شتێک دروستەکەن بناوی ئستاگفلیشن من کلاسەکەتان گەرەکە ناوەکەی بە فارسی نازانم یا بە کوردی نازانم هێنا مەترحمە کرد منتها اقتصادێکە کە مشکلێکی لەم نەوەی ببێ ئەم اقتصادە و مشکلاتی زۆر زۆر جدی هەیە وەختێک کە مشکلاتێکی ئاوا جدی هەیە دەبێت ڕێگە چارەیەکی زۆر جدی بۆ ببینرێتەوە منتها لە پەنای ئەم مشکلاتە جدی اقتصادیە ئێران مشکلاتی زۆر گەورەی سیاسی هەیە مشکلە سیاسیەکە حەلنەکە ئیمکانی نییە بتوانێت لەگەڵ ئەم مشکلاتە اقتصادیە بتوانێت دەسوپەنجەنەر دکتۆر معتەسەم ئێمە لە هەفتەی ڕابردووە دیمان کە نرخی دۆلار لە ئێراندا و بەگشتی دراوی بیانی دوایەوە چووە سەرەوە بۆ وێنە دلار نزیکی 20,000 با بڵێن تمەن بوو $1 یەک دەفعە نرخەکە لە یەک دوو ڕۆژە دابەزی گەیشتە نزیکی 11,000 تمەن و 10,000 تمەن کۆماری ئیسلامی دەڵێ ئێمە بە شێوازێکی ئەوەی کە پێی دەڵێن هەڵسوکەوتی ئاسایشی و ئەمنیەتی توانیمانە کۆنتترۆلی بکەین چەند ئەمە ڕاستە و چەند ئەو پرسیارە ئەو گومانە کە هەندێک لە پرسوان دەڵێن ڕاستە کە ئەمە ڕەنگە سیاسەتی بوو بێ بۆ ئەوە کە دۆلاری کە پێڵن دۆلاری چەمەدانی پارەی پیسەوە بۆ ئەوە کە پێشەوە بچنە با بڵێن ڕێکەوتنامەی بەرەنگاری لەگەڵ پشتیوانی ئابووری لە تۆریزم ئەو پارانە کە سپا هەیەی دولاری چەمەدانیە پاکی کاتەوە بەڕای ئێوە ئەوە کە ڕوویدا چی بوو ئایا دوانێ ئەم لێک دوانە دروست بێ؟ قسە لەسەر ئەمەیە کە ئەم وەزعیەتە جدیدە کە لە بازاری پوڵی ئێرانە هاتە بەرەو لە زەرفی هەفتە و دە ڕۆژی ڕابردووە قسە لەسەر ئەمە زۆرە کامە دەلایلەکانی چیە ئەساسەن چی بووە ئەوەی کە بازاری پوڵ شوێنێکە کە ڕاستیەکەتان گەرەکە دەخاڵەتی بانکی مرکزی ئەتوانێت نەقشێکی زۆر زۆر گەورەی ببێت لە واقعات لەسەر نەوەساناتی ئەرزشی پوڵی وڵاتێک من لام وایە ئەتوانێت زۆر شت بێ کە دەست بنێتە سەری مەسەلەن هەرمێکەوە ناوێنێن مەسەلەن چەمانی پوڵ نازانم جانتای پوڵ هەرچی بەڵام من بۆ باڵم کە ئەم مەسلەی کە لە بازاری پوڵی ئێرانە هاتە بەرۆ بەشێکی زۆر عومدەی نایژم هەمووی چون شتی تریش لە ئارا هەیە حتمەن هەیە بەشێکی زۆر عومدەی ئەوەیە کە بانکی مرکزی ئێران دەخاڵەتێکی زۆر جدی کردبووە لە بازاری پوڵی ئێرانە و هەوڵی داوە کە واقع دلارێکی زۆرتر دکتۆریان بەداخەوە گەیشتینە کۆتایی بەرنامەکە هیوادارم بەکاترا بتوانین ئەم باسە جددیە بە ئەنجام بگەێنین زۆر سپاس لە بەڕێستان دکتۆر معتەسەم تاتایی ئابووری ناس و مامۆستای ئابووری لە زانکۆ لە لەندەن و هەروەها ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن